سڵاتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویست بەشی دووهەمی هەڵسەنگاندنی هاوبەشی ڕێکخراوی کرێکارانی شۆڕەژگێری ئێران ڕاهی کارگەر و حزبی کۆمۆنیستی ئێرانتان پێشکەشەکەم لەژێر سەردێڕی بزووسنەوە پێشڕۆ و پێشکەوتنخوازەکان حاکمیەتیان تووشی جاماوی کردووە. خاڵی سێهەم توندبوونەوەی تێکەڵچوونی بەندەکانی حکوومەتی لەژێر گوشاری بزووسنەوەی جەماوەریدا، بزووسنەوەی بەرینی تەحریم، بزووسنەوەی بەهێزی ژنانی سەرتاسەری وڵات، حرەکەتە بەرینە مەتاڵباتیەکان، هێزی گەورە و بەرینی کار و زەحمەت لەسەر ناوەڕۆکی بێتوانایی حاکمیەتی یەکدەست لە بەڕێوەبردننی ڕۆژانی وڵاتدا و شکستی قورسی باندە سەرەکیەکانی هەستەی سەختی دەسەڵات لە هەڵبژاردننی سەرۆک کۆماریدا قەیرانی لە نێو باندەکان و باڵەکانی حکوومەتیدا توندتر کردوێتەوە. هەوڵی فەرمانبەدەستانی دەسەڵات دوای شکستی پرۆژەی یەکدەستکردنەوە و بەهۆی پوکانەوەی دژواری دەوڵەتی ڕەیسی ئەوە بوو کە محەممەد باقر قالیباف سەڵتەی سەرۆکۆماری بەشاندا بدات و ڕەفۆرمخوازی کۆنتڕۆڵکرا و ئارام بەرەو پێش بچێت. بەڵام باجخوازی پایدارچیەکان و هێزەکانی هاوڕێیان لە نێو جەمعیەتی حوجەتیدا و کەسانی سەر بە مسباحی یەزدی و پێک نەهاتنیان لەسەر کاندیداتۆڕی قالیباف و هەوڵدان بۆ کۆنتڕۆڵکردنی هەم مەجلس و هەم قووەی موجریە بواری بۆ شکستهێنانی پلانەکانی سوکاندارانی دەسەڵات خۆش کرد. دوای کۆتایی هاتنی هەڵبژاردن و ڕاگەیاندنی ئاکامەکەی شەڕێکی دەسەڵاتی تند لە نێوان بناژەخوازەکان یان بە قەوڵی حەدادی عادڵ چنارەکان و لاوانی هەڵوەجای ناو ناوبانگی زانکۆی مام سادق بەرەو پێشبەری هێڵ و ئاراستەی محەممەد مهدی میرباقری و تۆڕ و شەبەکەی پایداریەکاندا دەستی پێکردووە. وەجوڵە خستنی دۆسیەی دزی و ئیختلاسەکانی ڕێکخراوی مەساف واتە خەبات دژ بە سەهیۆنیزم و فڕاماسیۆنێرەکان با ڕێبەری عەلی ئەکبەر ڕافعی پور و هەوڵدان بۆ هێنانە خوارێ عەلیڕەزا زاکانی شارەداری تەنانەت بە قیمەتی هەڵوەشانەوەی شۆڕای شار و لە قاودانە بەرینەکان دژ بە هەندێک لە دەسەڵاتدارانی حکوومەتی ڕئیسی لە نیشانەکانی ئەم تەسویە حسابە جەناحیانەی مافیەکانە. ئێستا تەنانەت تەشکیل پەروەندە بۆ ئەو شارەدارانەی کە بە دامەزراندنی کۆمەڵێک سندوق بە قازانجی سەعید جەلیلی خۆیەکیشیان نیشاندا بوو و هەوڵیان ئەدا ئەو لە سندوقەکانی دەنگدان بێتە دەرێ لەلایەن قووەی قەزای ڕژیمەوە دەستی پێکردووە. وا دیارە زەدەخوازەکانی شەبەکەی پایداری و گرنگی نەدانیان بە خەت و نەزەری ڕێبەری ڕژیم کاردانەوەی دەستگای ویلایەت و سەرانی سوپای بە دوای خۆیدا هێنابێ. دەکرێت لە داهاتوودا شاهدی توندبوونەوەی ئەم تێکەڵچوونانە بین کە بە حوزوری ئۆپۆزیسیۆن و نێوخۆی حکوومەت لە دەسەڵاتی ئیجراییدا و هەروەها لە قاودانەکانی ئەم ڕەوتە زیاتر پەرەبستێنێ. خاڵی چوارەم هەوڵی فەرماندەرانی دەسەڵات بۆ پاراستنی دەسەڵاتیان دوای شکستی سیاسەتی یەکدەستکردنەوەی فەرماندەرانی دەسەڵات لە کۆماری ئیسلامی لە 3 ساڵی ڕابردوودا هەوڵیان داوە تا بە یەکدەستکردنەوەی دەسەڵات و دەست بە سەرداگرتنی هەموو ئیمکاناتەکان دەسەڵاتی سەرکوتیان لە بەرامبەر بزووسنەوەی خەڵکدا زیاتر بکەن. بەڵام شەپۆلی بەهێزی بزووسنەوەی ژن ژیان ئازادی و بەتایبەت سەرکەوتنی شۆڕشێکی فەرهەنگی لە کۆمەڵدا لەلایەن بزووسنەوەی بەهێز و پێشەنگی ژنان و شکڵگرتنی سیکۆلاریزمێکی فەمینیستی لە خوارەوە ئەو سیاسەتەی کۆماری ئیسلامی بەرەوڕووی شکستی بە تەواوەتی کردووە. حاکمیەتی یەکدەستکراو نەتەنیا نەیتوانی بەر بەم شۆڕشە فەرهەنگیە شکۆجارە بگرێت بەڵکو لە گۆڕەپانی ئابووری و سیاسەتی دەرەوەشدا بەرەوڕووی شکست بووە. ئەم شکستانە بوونە هۆی ئەوەی کە دوای نیشتنەوەی دژواری هێلیکۆپتەرەکەی ئیبراهیم ڕەیسی سیاسەتی پاکردنەوە بنێتە لاوە و دەستی یارمەتی بەرەو ئۆپۆزیسیۆنی و نێوخۆی ڕژیم درێژ بکرێت. هەرچەند سیاسەتی سەرەکی فەرماندارانی دەسەڵات هەوڵدان بۆ یاریکردن بۆ ئۆپۆزیسیۆنە بوو بۆ کەمکردنەوەی گوشارەکان لە خوارەوە، بەڵام بەرینایی ناکۆکیەکانی نێوخۆی باندە حکوومەتیەکان لەلایەکەوە و
کەم کاریگەربوونی ڕێی و نەزەری ڕێبەری ڕژیم لەم کێشانەدا لەلایەکی دیکەوە بووە هۆی ئەوەی کە ئۆپۆزیسیۆنی و نێوخۆی ڕژیم دەسەڵاتی ئیجرایی وڵات بەدەستەوە بگرێت و چاوەڕوانیەکانی لە دەستگای ویلایەت لەسەر بەستێنی شکست و پەراوێزکەوتنی بێوێنەی باڵی حاکم بەرێتە سەرەوە. سەرکەوتنی پاڵێوراوی ئیسلاحخوازەکان هاتنە مەیدانی ئیعتیدالیۆنی وەک محەممەد جەواد زەریف و حەسەن ڕۆحانی و گرتنەبەری شێوازێکی نامەرسوم لە چنینی کابینەدا دەرخەری گوشاری ئۆپۆزیسیۆنی نوێخۆی ڕژیمە بۆ وەرگرتنی ئیمتیازی هەرچی زیاتر. ئەمەش دەبێتە هۆی ئەوەی کە ناکۆکی و دژایەتی نێوخۆی باندەکانی دەسەڵات ڕۆژ لەگەڵ ڕۆژ بەرینتر بێتەوە. بەرینتربوونی ئەم ناکۆکیانە و توندبوونەوەی شەڕی باڵەکان ڕەوتی ڕوو لە هەڵوەشانی ڕژیمی خێراتر کردووە و زەمینەی گەشە و هەڵدانی بزوسنەوە ناڕزایەتیەکانی زیاتر لە پێشوو زیاد کردووە. لەم ڕووەوە ئەوە تەنیا گۆشەیەکە کە بزوسنەوەی جەماوەری دەبێت سەرنجی بداتێ. هیواداربوون بە ئاڵوگۆڕی جددی لە پەیوەندی حاکمیەت لەگەڵ جەماوەر بە تایبەت لەگەڵ پێکهاتەی بەتوندی چەقبەست و دژە خەڵکی ویلایەتی فەقی نیشانەی بێئەزموونی سیاسی و یان پشتکردنە بەرژەوەندیەکانی جەماوەرە. گۆڕینی ڕێیلی حاکمیەت لە ژێر گوشاری بزوسنەوەیەکی قوڵ لە ناخی کۆمەڵگەدا ناتوانێت بەر بە پەرەسەندنی بزوسنەوە ناڕزایەتی و متاڵەباتیەکان و داخوازی ئازادی خوازانەی خەڵک بگرێت، بەڵکو دەرفەتێکیان پێ ئەدات تا لەسەر بەستێنی بارودۆخی تازە خەریکی ڕێخستنی خۆیان بن بە هێز و توانایی هەرچی زیاترەوە.